پێشەنگایە تایبەتە بە فیستیڤالە تایبەتە بە ماحەدی پەیوانگەی هونەرە جوانەکان و مجموعەی ئیشی زۆر بەشدارەوە تا بەشی گرافیک 150 ئیش بەشدارە و بەشی نەحت و سیرامیک و ڕسمیشمان هەیە کە ئیشی تیا بەشدارەوە تا لە بە خوێندکاتیا ئیشی تیا کردووە و ئەم پێشەنگایە بۆ 3 ڕۆژ بەردەوامە بواتە سبەینێ ئاخر ڕۆژی پێشەنگاکەمانە ئەمڕۆ دووەم ڕۆژی پێشەنگاکەمانە و هەروەها ئەنجامی ئێمە کە ئەم پێشەنگایەمان کردێتەوە بۆ پەرەپێدانی توانای گەنجانە و دەرخستی ئیشەکانیانە تایبەت بە خەڵکی دەرەوە و ئیشەکانمان ئێمە لەم بەشەیە بەشی گرافیکە ئیشەکانمان تایبەت بە ئیشی چاپ و ئیشی پلەکسیگلاس و ئیشی سکرین و ئیشی کڵێشە واتە ئیشەکانمان جیاوازە و ئەگەر باسی ئەم ئیشەم بکەم ئەم ئیشە بە پلەکسیگلاس کراوە و تەکنیکی وەکو تەکنیکی خەت دەرەچێتەوە بەڵام بە هەڵکۆڵین و بە چاپ دەرئەچێتەوەتە ئەخرەتە ژێر پرێسەوانە و بە شێوازی چاپ دەرئەچێتەوە ئیشەکان و خۆشحاڵم کە خوێندکاران هەوڵێن کە ئیش بکەن و بەشدار بن لەم پێشەنگایانە و هەوڵی زیاتر بەردەوامبوونی خوێندکار ئێم و خۆشحاڵم بەشی ڕسم و سیرامیک و نەحتی هەیە واتە 3 بەشی کەشمان هەیە بەڵام بەشی شانۆ و مۆسیقا دوێنێ ئەرزی بەشی مۆسیقا هەبوو بەڵام تەواو بوو بەشی شانۆ بەردەوامە پێشهینەکانیان ئەرزەکانیان و بەشی شێوەکاری ئەم 4 بەشەیە و ئەتوانن بینەری ئیشەکان بن و ئێرە بەشی گرافیک و بەشی ڕسمیشمان هەیە توانین ینی ئیشەکانمان لە دەرەوە بەکاربهێنینەوەتە لە دەرەوە هەمان ئەم ئیشانی خۆمان ئەیکین بۆ خۆمان بەکاری بهێنینەوەتە دوای تەخەڕوج و دوای ماحەت ئەتوانین بەم شێوەیە ئیش بکەین و سوودی لێ ببینواتە تەکنیکەکان جیاوازن و ئەتوانین بە شێوازی جیاوازتر بە خەڵکی بناسیێنین و بە خەڵکی ئاشنای بکەینواتە ڕێگا زۆرە بۆ ئەوەی بتوانین ئیشەکانمان دەربخەین و لەسەر خوێندکار خۆی کەوتو کە چۆن ئیشەکانی بەکار ئەهێنێت و دوای ماحەد واتە دوای پێی مانگا بتوانێت ئیشی کە بکات و بەردەوام بێت. فیستیڤالە ڕێکخرا بۆ ئەوەی زیاتر توانەکانی ئێمە دەربخرێت بۆ ئەوەی ئیشەکانمان چیتر ئەوەنە نەشاردرێتەوە چەند ساڵە فیستیڤال ڕێنەخراوە بە خۆشحاڵیەوە ئەم فیستیڤالە ڕێکخرا و زیاتر توانەکانمان دەرکەوت زۆر گرنگە فیستیڤاڵی لەم جۆرە لەبەر ئەوەی وەکو وتم ئیشەکان زیاتر دەرەکەوێت توانەکانمان زیاتر دەرەکەوێت ئەمە هەلێکی زۆر باشە بۆ گەنجان بۆ ئێمە زۆر باشە لەبەرەوەی ئەتوانین سوودی لێبێنی بۆ 2 ڕۆژمان پێویستمان بە شوێنێکە کە هەمومان بتوانین تیا بەشدار بین ینی هونەرمەندانی بەتایبەت شێوەکار شاراوان بتوانین زیاتر توانەکانمان دەربخەین پێویستمان بە شوێنێکە هاوکارمان بێ کە ئێستا بۆ نمونە ئێرە زۆر هاوکارمان بۆ کە توانەکانمان زیاتر دەربخەین نزیکەی زیاتر لە 7 ئیش بەشداریم کردووە 7 تابلۆم هەیە دوانیان ڕەنگکاری و ئەوانی کە چاپی بەرزن ڕەنگکاریەکان ئەمەیان چیرۆکێکی ڕاستیە لە چورێکی ڕاستیە وەرگیراوە و ئەوی تریشم باسی ڕێگری کۆمەلگاکە لەبەردەم گەنجانە ئەمە تابلۆی ڕەنگکاریە ئێمە بە کڵێشەی ئیشەکەین واتە کڵێشەکەم هەڵە کۆڵین چاپیەکەین ئەینجا دووەم سێم هەرچەندێک کە ڕەنگی تیا بوو ئێستا ئەمە بە فوم کراوە و چاپی ڕەنگکاریە زۆر کاتی ئەوە و بەڕاستی مامۆستاکان زۆر هاوکارمانن زۆر سوپاسیانەکەم زۆر هاوکارمان مامۆستاکان کاتی زۆرەوە بوونمونە ئیشێکی ئاوا پێویستی بە 2 هەفتە 3 هەفتە هەیە